زاناکان مەترسیەکی نوێ بۆ سەر مرۆڤایەتی ئاشکرا دەکەن و دەڵێن جەنگی جیهانی سێیەم لەگەڵ ڤایرۆسەکاندا دەبێت. زاناکان هۆشداری لە دەرکەوتنەوەی ڤایرۆسە کۆنەکان دەدەن و دەڵێن ئەو ڤایرۆسانە دەیان هەزار ساڵێک گیریان خواردووە دێنەوە. لە کاتێکدا کە بەسەڵەکە هەمیشەیەکان لە سەرانسەری جیهاندا بەهۆی گەرمبوونی کەشوهەوا دەتوێنەوە، زانایان مەترسیەکی نوێ ئاشکرا دەکەن و دەڵێن ڤایرۆسە کۆنەکان کە بۆ دەیان هەزار ساڵە لەناو بەسەڵەکاندا گیریان خواردووە دێنەوە. لە توێژینەوەیەکدا کە مانگی ڕابردوو بڵاو کرایەوە، زاناکان ڕێیان گەیاندووە کرمێکی وردیان دۆزیوەتەوە کە تەمەنی 46,000 ساڵە و لەناو بەسەڵێکی هەمیشەیی سیبیریادا گیری خواردووە و هێشتا توانای بەرهەمهێنانی نەوەکانی هەیە. سەرەتای ئەم ساڵیش زانایەکی فەڕەنسی ڤایرۆسێکی تەمەن 48,000 ساڵەی لە پەرمافرۆسی سیبیریا دەستنیشان کرد کە هێشتا دەتوانێت زیندەوەرە تاخانەیەکان توش بکات. زاناکان لە توێژینەوەکانیاندا ئەویان ئاشکرا کردووە مەترسی نەک تەنها لە ئەگەری ڕوودانی ڕووداوێکەوە سەر هەڵدەدات، بەڵکو لە تێکەڵبوونی ئەگەرەکان و گەورەی کاریگەری ئەگەریەکانی ڕووداوەکەوە سەر هەڵدەدات. لەم ڕوانگەیەوە ئامانجەکانمان جێگەی نیگەرانیە، چونکە ئاماژەکان دەرخەری سەرهەڵدانی مەترسی نوێن بۆ سەرژینگە و مرۆڤایەتی. لەو لێکۆڵینەوە بەردەوامانەی کە بۆ ڤایرۆسە کۆنەکان ئەنجام دراون، زانایان بۆیان دەرکەوتووە کە ئەوان دەتوانن لە کۆمەلگای مۆدێرنەکاندا گەشە بکەن، بۆیە ئەوان پێشبینی دەکەن جەنگی داهاتووی جیهان جەنگی نێوان ڤایرۆس و مرۆڤ بێت.